بەنای خۆی بەخشندەی میهرەبان بەدریە ئیسماعیل بەڕێ سەرۆکی پەرلەمان منیش هەر هەمان پێشنیاری کاک دکتۆر کاظمە و لەسەر ناونیشانی پرۆژە یاساکە ناونیشانی تەشریعەکە تەبعاً چاکسازیە بەڵام لە زۆربەی مادەکانە بە ڕێخستنەوە هاتووە بۆیە پێم باشە بکرێت بە ڕێخستنەوە و پاشان ژمارە و بەرواری ساڵ بۆ تەشریعەکە ڕاست بکرێتەوە بۆ ساڵی 2020 زۆر سوپاس. بەدریە خان فەرموو. بەنای خۆی بەخشندەی میهرەبان بەڕێ سەرۆکی پەرلەمان زۆربەی قسەکانی من کرا بەڵام ئەمەی پشگیری و بەڕێزانە بکەم بەنسبەت ئەگە پشگیریەکە بکەی بێ زەحمەت باشترە. بڕگەی دووەم پێم باشە بکرێتە پێش بڕگەی یەکەم بخرێت لەبەرەوەی لە ڕووی تەشریعیەوە بایەخێکی سەرباسە و گرنگە و پشگیری لە قسەکانی بەڕێز کاک شاخەوان دەکەم لەسەر مافو و امتیازاتی شەهیدان و ئەنفال کراوان و زیندانیانی سیاسی و پشگیری لە بەڕێز کاک عەلی حەمەساڵ دەکەم لە بڕگەی 6 و 7 کە باز لە پاکردنەوە دەکات ئێمە پێمان باشە وشەی پاکردنەوە لا ببرێ و هەڵوەشانەوە بمێنێتەوە لە بەرەوەی لەگەڵ شکۆ و کەسایەتی پێشمەرگەدانا گونجە دەموشەیە پێویستە هەڵبۆشێتەوە بەکارنێت و بڕگەی حوتەمیش بە ماشە پشگیری لە قسەکانی هاوکارانم دەکەم. زۆر سپاس. بەدریە خان بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڵێ باش بەڕێز سەرۆکی پەرلەمان لە بڕگەی یەک لە مادەی 3 پشگیری لە بەڕێزان مامۆستا عەبدولستار کاک سۆران عومەر کاک موسلیم مژدەخان کاک لوقمان و ڕووپاخان و هەردوو ڕۆژان و کاک سیروان دەکەم. منیش پێم بەداخۆ زۆر پێم خۆش بوو کە وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی لێرە مەوجود بووایە لە بەنسبەت بڕگەی یەکەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕاستی لە چوارچێوەی چاودێری کۆمەڵایەتی زۆر لە بێهاوسەران چاوەڕێ ئەم ڕۆژە بوون 4-5 ساڵە بەڕاستی دەستخراوەتە قوتی بێهاوسەران کە چاوەڕێی پرۆژەی چاکسازین بەداخەوە ئیشارەی پێ نەدراوە لە چوارچێوە ناوڕۆکی یاساکە بە هیچ مادەیەک من لێرە دەڵێم پێویستە سوودمەندانی تۆڕی چاودێری کۆمەڵایەتی پاش پاکردنەوەی سوودمەندبوون بەڕاستی پاش پاکردنەوەی سوودمەندان هاوکاریەکان بۆ بگێڕدرێتەوە کامە قوتێکی کەمە کە بەڕاستی مافێکی سەرەتایی خۆیانە کە زۆر دەمێکە چاوەڕێ لە 2014 ئەو موچیان بۆ سەرف نەکرا و هیوای زۆریان لەسەر ئەم پرۆژە یاسای هەڵچنیوە بەنسبەت خاڵی دوو لە بڕگەی لە مادەی سێم ئەو ڕێژەیە پێویستە لە ناو یاساکەدا جێگەی بکرێتەوە یاساکە بۆ نمونە پێش ئەو ڕێژەیە کە دیاری کراوە بە غامزی نەمێنێتەوە ڕێک ڕێژەکە لە ناو یاساکەدا جێگەی بکرێتەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان و بڕگەی سێم لە مادەی سێ دەپرسین ئایا ئەو دەقە دروستە ئایا چۆن دەبێت کەسێک بگەڕێتەوە بۆ وەزیفە و بەردەوام بێت چۆن دەبێت خانەنشین بکرێتەوە مافی هەڵبژاردننی پێ بدرێت بۆ کامەیان کە زۆرترە.